تقريبا ملاتي زيدش كوكي راقة هفكرنا دربي إيرادا شنغالي هفكاري بيقرا كرنا اتفاقية قصة شنغال عم ظالما هفكاري وانا وكي تحفظ روشا كونها هي حساسية بروشة دفرقة بروشة هيدا أفروشة هي يعني بيستا بأول كزانس بلد كلين كرن أمسردان بكار جهل وستاوانا أفتشنا قبول كرن ئێمە وەکو کۆمەڵێک لە گروپ و چالاکوان و تەبگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان هەروەها خۆسەری ڕۆژئاوا و هەروەها با بڵین کۆمەڵێک لە چالاکوانی سیاسی و چالاکوانی مەدەنی و هەروەها کەسایەتیەکان لێرە ئامادەین پشگیری خۆمان دەرەخەین بۆ گەلی ئێمەی ئێزدی باوەڕ کە ئێستاکە ئەزانین پلانێکی گەورە لەسەر گەلی ئێمە هەیە چونکە ئەمە تەواوکەری پلانەکانی ترە کە لە 2014 یاخود فەرمانەکانی پێشووترە ئێمە زین لە 2014 فەرمانێکی گەورە بێجگە لە ئەوەی کە جێشێکی زۆر سەربازێکی زۆری جێشی عێراقی لە شەنگال بوو هەروەها 12000 پێشمەرگەش دیسانەوە لە شەنگال بوو بەڵام کە کاتی فەرمانەکە بوو داعش کە هێرشی کرد تەوان بە پلانێکی تورکیا دەوڵەتی تورکیا ئەوە بوو کە گەلی ئێمەیان بەجێ هێڵا و جینۆساید کران و هەتاکو ئێستاکە زیاتر لە 3000 ژنی گەلی ئێمە لە ژێر دەستی داعشایە و لە بڵین وڵاتەکانی وڵاتە عەرەبیەکان کڕین و فرۆشتنیان پێکرێ بۆیە ئێستا ئەمە تەواوکەری ئەو پلانانەیە ئەو پلانش کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی عێراقیە ئیمزا کراوە ژۆ کراوە بۆ ئەوەی کە گوایە ئەو هێزەی کە لەوێ هەیە هێزێکە سەر بەلایەنێکی سیاسیە بەڵام ئێمە هەمومان ئەزانین کە ئەو هێزی گەلی شەنگال خۆیەتی بە ئیرادەی گەلی شەنگال خۆیەتی بۆیە ئەیانەوێت جارێکی تر بەم ئیتفاقیە جینۆسایدێکی نوێ لەسەر گەلی ئێمە باوەڕ ئێزیدی دووبارە بکەنەوە بۆیە ئێمە لێرەین پشتیوانی گەلی خۆمانین ئێمە وەکو ئەرکی خۆمانی ئەزانین کە لە باشووری کوردستان ئێمە لەمە دووە با بڵین هەوڵی ئەوە ئەدەین کەوا بتوانین گروپەکانی تر ئەو گروپانی کە دژی داگیرکارین ئەو گروپانی ژنان کە دیسانەوە دژی داگیرکارین هەڵوێستی خۆیان ئەبێ بنوێنن ئێمەش ینی بڵین وەکو داینەمەیە کە ئەو هەڵوێستانە بجوڵێنن و ئەرکیشمانە کە ئەگەر ئەو دەنگانە بگەێنرێتە یۆنامی بگەێنرێتە نەتەوەی گرتوەکان مافی مرۆڤ چونکە ئێمە ئەزانین بەداخەوە ئێستاکە لە باشووری کوردستان بە تایبەتی مافی مرۆڤ بە شێوازێک لە شێوازەکان بوونی نییە چی لە گرتن و لە کوشتنی ڕۆژنامەوان بە هەر شێوازێک لە شێوازەکان بێ بۆیە لە هەڵدان داین بۆ ئەوەی بتوانین لە داهاتوودا چالاکی ئەنجام بدرێ هەر کەسایەتێک ڕێخستنێک پارتیەک کۆپشتگیری ئیرۆ دەدێ شنگالێ ئەم جهێ کێفخۆشی و شەهنازیە دەبینن بێگومان ئەف ڕێکەفتنا کو دناوبەرە حکوومەتە عێراقی و حکوومەتە هەولێرەدا هاتیە لە دارخستن ئەف ڕێکەفتنێکی کو نەعەدلانەیە ji ber ku îradeya gelê êzdî ku 4 salin 2014 heyan ha xwe birêxistin dike gav bi gav herêmên xwe ji çetên Daişê rizgar kirin boz bi boz şer kirin ser axa xwe şervanên êstixanê û her wisa gelê êzdiyê ku li şingal de mayî û parastina axa xwe kirî rixmî hemû zor û zehmetiyan îro di şingal de bûye xwedî îrade xwedî rêxistin her wisa divê rûniştina me îro de ku em bi hev re rûniştin me bi hev re nîqaş kir bêguman herkes vêyekê baş dibîne ku planekî ne tenê li ser şingal e planekî li ser tevahî başûrê Kurdistan e dibe ku îro şingal bê lê sibe herêmekî dîtir e li ser vê esasî ev xetirêkî li ser herêmî başûrê Kurdistan tevahî ye her wisa bi taybetî jî civaka êzdiya li şingalê biryarekî ku bê îradeya gelê êzdî bê girtin û bi taybetî jî li ser civaka êzdî ku êş kişandî hîna bi hezaran keç û jinên êzdî çarenûsa wan ne diyar e bi dihan gorên komî li şingalê de hîna li wê dirê nehatine definkirin û hîna fermana li ser civaka êzdî weke jînosayid li nav netewî û di hikûmetê herêmî Kurdistan de her wisa di hikûmetê Iraq de weke jînosayid nehatiye qebûl kirin bêguman weke heyetê tevgera azadiya jinên êzdî weke jin bi taybetî jî
پێشەنگتی ژیەکیتیەکی ڕێکردن ئەف بخوا ینی هێزێک و ئیرادەیەکی ددا تەواهی کەسان و تەواهی ڕێخستنان لەسەر وی ئەساسیژی پشتگیریەک و ئیرۆ ji باشووری کوردستانی ji gelê başûrê Kurdistanê ji sazî û rêxistinên azadîxwaz ku naxwazin koka Kurdîniyê bêye tunekirin ku naxwazin ku careka din fermanekî bi vî rengî bê dubare kirin piştgiriyekî bi vî esasî cihê kêfxweşiyê ye û em dikarin bêjin ku îro dîroka îro dîrok bixwe yanî gel bixwe bi îradeya xwe dinivîsînê û gel bixwe yanî destladariyekî li ser axa xwe qebûl nake em li vê derê dikarin bêjin ku em ê bi hev re rê li pêşiya ferman bigirin em ê bi hev re rê li pêşiya qirkirin û cînosayetên nû bigirin her wisa planê ku li ser Şingalê têne kirin bi taybetî li ser Herêma Başûrê Kurdistanê tên kirin em di fer qaweyekê de û li ser wî esasî em ê bi yek destî bi yek dil û bi yek canî rê li pêşiya van plan û dagirkeriyê bigirin û li ser vî esasî em careka din spasiya her piştgirêkê dikirin ji kesayet, sazî, rêxistin û partiyên siyasî û hûn bi xêr hatin serçav. کێبەری من پاراستن وەختێ 12,000 پێشمەرگەن وێ دەرێ پاراستنان ماکرد و